بەسڵاوێکی دووبارە بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانی کوردستان و ئێرانتان پێشکەش دەکەم. سەرتاش بە سەردیاڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی لە کوردستان و ئێران. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز. پەسەندکرانی حکمی سێدارەی بەندکراوێکی سیاسی ڕاگیرا و لە زندانی ناوەندی ورمێ. گیان لە دەستدانی 5 منداڵی کار لە مەشهەد. و لە سێدارەدانی حەوبەندکراو لە زندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی لە کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوو دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی شنۆ و ڕەشت لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بە پێڕاپۆرتەکان ڕۆژی هەینی 28 سەرماوە 2404 هەتاوی هاوڵاتێکی خەڵکی شاری شنۆ بە ناوی نەجمەدین ئێلیاسی خەڵکی گوندی ئاسناوی سەر بە شاری شنۆ بە هێرشی هێزەکانی داری تڵاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر کراوە. هاوکات هاوڵاتێکی دیکەی دانیشتووی شاری ڕەشت و خەڵکی شاری زەنجان بە ناوی ئارمین خودایاری تەمەن 20 ساڵ دەست بەسەر و هێشتا سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی زانیاریەک لە بەردەستانیە. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز. بە پێڕاپۆرتەکان دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە 40 ڕۆژ لە دەست بە سەرکرانیان نەک تەنیا ڕەوەندی دۆسیەکانیان ڕوون نەکراوەتەوە بەڵکو ماوەی بەندکرانیان درێژ کراوە. بە پێڕاپۆرتەکان ئەو دوو هاوڵاتیە بەناوەکانی محەممەد عەلی وەیسی و سیروان خوداکەرەمی ڕۆژی یەکشەمە 18 خەزەڵوە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی و ناوەندە کراون. شانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری بەندکران یان دۆخی تەندروستی و دوو دەست بە سەرکاوە زانیاریەک لە بەردەستدانیە. پەسەندکرانی حکمی سێدارەی بەندکراوێکی سیاسی ڕاگیرا و لە زندانی ناوەندی ورمێ. بە پێڕاپۆرتەکان حکمی سێدارەی مەحراب عەبدوڵڵا زادە بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زندانی ناوەندی شاری ورمێ لەلایەن لقی نۆی دادگای باڵای وڵاتەوە پەسەندکراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە سەرەتا لە ڕەوتی شۆڕشی ژن ئازادیدا دەست بەسەر و پاشان بەدانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. بەڵام لە دۆسیەکی دیکەدا لەلایەن لقی دووهەمی دادگای ئینقلابی شاری شنۆ بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 9 مانگ زندانی تازیری بەسەردا سەپێندا. ناوراو پاشان لەلایەن لقی دووهەمی دادگای ئینقلابی شاری ورمێ بە تۆمەتی ئەفساد فیل ئەرز و هەروەها هاوکاری لەگەڵ کوشتنی بەنقەستی بەکرێگیراوێکی ڕژیم حکمی سێداری بەسەردا سەپێنرا. گیان لە دەستدانی بەندکراوێک لە زندانی شاری سەڵماس. ڕۆژی پێنجشەمە 27 سەرماوەز بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی زیندان بە دۆخی تەندروستی بەندکراوان بەندکراوێکی ڕاگیرا و لە زندانی شاری سەڵماس گیانی لەدەستداوە. بە پێڕاپۆرتەکان ئەو بەندکراوە بە ناوی وەحید عومەری خەڵکی گوندی خوڕخوڕای سەر بە شارستانی سەڵماس بۆ ماوەی چەند مانگێکە سەردانی بێهداری زیندانی ئەو شارە دەکات، بەڵام هەموو کات لەلایەن پزیشکانی زیندانەوە بە تەنیا دەرمانی سەرەتایی پێدراوە و ڕێگری لە ناردنی بۆ نەخۆشخانەکانی دەرەوەی زیندان کراوە. لە ئەنجامدا ئەو هاوڵاتیە بەهۆی جەڵدەی دڵ و درەنگەیاندنی بە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. گیان لە دەستدانی 5 منداڵی کار لە مەشهەد. بە پێڕاپۆرتەکان ئەمڕۆ یەکشەمە 30 سەرماوەز 5 منداڵی کار لە شاری مەشهەد بەهۆی هەڵدێرانی سرویسیات و چۆی کرێکاران دەست بەجێ گیانیان لەدەستدا. بە پێی دوایین زانیاریەکان ئەو منداڵانە کە لە ئەم کارەساتەدا گیانیان لەدەستداوە لە تەمەنی 7 تا 12 ساڵ بوون و کە دوو کەسیان تەنانەت ناسنامەشیان نەبوو. هەروەها بە پێڕاپۆرتەکان دوو کرێکاری دیکە لە شارەکانی ئیلام و خاڵخاڵ بە هۆی کەوتنە خوارەوەیان لە بەرزاییەوە بایەخنەدانی بەرپرسانی ڕژێمیش بە ژیان و معیشەتی کرێکاران بریندار و پاشگواستنەوەیان بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانیان گیانیان لەدەستداوە. بەردەوامی مانگرتنی کرێکارانی شیرکەتی وێردە زەرتاگ لە شارستانی کۆوار. ئەمڕۆ یەکشەمە 30 سەرماوەز کرێکارانی شاغڵ لە شیرکەتی وێردە زەرتاکی شارستانی کۆوار سەر بە پارێزگای فەرز دەشبەوە دینە هاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن
کە بەهۆی پێنەدانی یاغدەستە دواخراوەکانیان لەلایەن بەرپرسانی شیرکەتەوە لە دۆخێکی زۆر خراپیابووریدا دەژین و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی یاغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕیفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی بوون. پەیوەستبوونی زیندانی ناوەندی یەز بە هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە. ڕۆژی شەمە 29 سەرماوە 1404 هەتاوی بەندکراوانی ڕاگیراو لە بەندی ژنانی بەندینخانەی ناوەندی شاری یەزد لە بەیاننامەیەکدا پەیوەستبوونیان بە هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە ڕاگەیاند. بە پێی راپۆرتەکان لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە بەندکراوانی ژنانی زیندانی ناوەندی یەزد دژ بە سەپاندنی حکمی سێدارە لەسەر بەندکراوان و بەرزبوونەوەی ڕێژەی گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم لەسەر چالەکانی مەدەنی و سیاسی ڕۆژی سێشەمە 2 بەفرەمباری 1404 هەتاوی هاوکات لەگەڵ بەندکراوانی دیکەی بەشداربووی هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە بەشداری لە مانگرتنەکەدا دەکەن و جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی و کۆبوونەوە. مەترسی لە سێدارەدانی محەممەد جەواد وەفای سانی لە زیندانی وەکیلابادی مەشهەد. بە وتەی سەرچاوەگادارەکان مەترسی لە سێدارەدانی محەممەد جەواد وەفای سانی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی وەکیلابادی مەشهەد لە ئارادایە. بە پێی راپۆرتەکان ئەو شارومەندە مانگی ڕەشەمە 1390 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی لێپرسینەوە لە گرتوخانەکانی ئەو ناوەندە ڕەوانەی بەندینخانەی وەکیلابادی شاری مەشهەد کرا. ناوراو دووجار لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە، بەڵام حکومەکەی هەموو جارێک بەهۆی نەبوونی بەڵگەی پێویست ڕەت کراوەتەوە. لە ئەنجامدا دوایین جار ئەو بەندکراوە سیاسیە بە گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم حکمی سێدارەکەی لەلایەن دادگای باڵای وڵاتەوە پەسەند کرا و ئێستا مەترسی لە سێدارەدانی لە ئارادایە. دوایین هەواڵ لە سێدارەدانی حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان ئێعدام کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 بەندکراو بەناوەکانی حسام نەوزەری، محەممەد حەواد کەلانی، بێهزاد حسێنی ڕات، کیان پاپایی، یاشار تەهرانی و مقەدەم و سەجاد مەرمەزی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی ئەردەبێڵ، نەهاوەند، دیزل ئابادی کرماشان، ئەلی گودەرز، کەرەچ و سپیداری هەواز لە سێدارە دراون. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی موسلیم سەلیمی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی شاری هەمەدان لە سێدارە دراوە. لەنانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.